لە بوارێ و سەردانم بۆ لەندەن بۆ ماڵی قوتابی خۆشەویستم ئەمەلی سای کووردە لە بارەی ئەو لێدوان لەسەر ئەو ئاوازانە یا ئەو کارە هونەریانی من لە ژیانی هونەریما کردومە بە تایبەتی بڵێن بەگشتی و بە تایبەتی ئەو کارانەی کە لەگەڵ خۆیان ئەنجاممان داوە بە باسێکی تێروتەسەلمان لەسەر کرد بە توانای ئاوازدانانی من و بە توانای ئەدای گۆرانی ئەو کارەکانمان ئەنجام داوە بەڵام لە هەمووی سیرتر و خۆشتر و لای من شایانی ئەوەیە کە فەخری پێوە بکەم ئەو ئەخیر ئاوازەکە بۆم داناوە تۆمارمان کردووە ئاهێک بۆ مناڵی ئاوازێکی ناسکی مەمسە سەلاح ڕەوفە هۆنداوەکەی کاوەحسێنی شاعرە باز لە ئاهۆ حەسرەتێکی مناڵێکی هار و عەجوولە کات لە گەورەبوونە حەسرەتی بۆ خوازێک کە لە مناڵیا چی بەدار و بەرد و بە درەختوانە کردووە بەڕاستی تەسەورم ناکرد مامسە سەلاح لە یەکەم جارەوە یەکسەر شعرەکەی بەدڵ بێ کە شعرەکەی بەدڵ بوو ئاوازەکەی بۆ نادمەوە پێکەوە تۆمارمان کرد لە تۆمارکردنە زۆربەی کات لێم تووڕابوو ئەز یوژۆڵ بە دەری ئینگلیزەڵێ بۆ هەمیشە بواە دەنگە بەرزەکانی پێدام لە بەری دەنگی خۆم دەنگی سۆپرانۆ بوو بواە دەنگە بەرزەکانم بووتایە یەکێک لە کۆپلەکان دەنگی بەرز بوو هەرچەنە لە مامۆستا سەلاحم داوا کرد کەمێک تۆنە بێن نەخوارتر هێنامانە خواردتر بەڵام هەر بەپی پێویست بەرز بوو هەندێک جار من بە ئەمەلم ئەوتەوە ئەمەلجان تۆ لای من یەکەم کەسی ئەوە لە گۆرانی عەزێتت بم چونکەم گۆرانێت تۆزێ قورسەیەکەمین بۆ ئافرەت یەک پەیژەی مۆسیقا بە کامیلی و زیاتر لە پەیژەیەکی مۆسیقاش بێ لە گۆرانیەکە تۆزێ بۆ گۆرانی بێژی کورد سیستەمە بەڵام زۆر بەسەرکەوتوانەوتی لەویش گرنگتر بۆ یەکەم جار ناڵێم بۆ خۆم بەڵام بۆ خۆشم بەڵێ پەیژە مۆسیقایەکەی ئەم ئاوازەی کە دامناوە ئاهێک بۆ مناڵیم دوو پەیژەی ماجۆری سەرەکی تایە و لەگەڵ دوو پەیژەی لاوەکی مەینۆر ئەمە ئالوودەی یەک بوون زۆر بە ڕێگە زانستێکەش معاملەمان لەگەڵا کردووە لە کاتی تۆمارکردنە زۆر بە ئاسانی جۆم ئەگر کە ئەمەل زۆر بە جوانی ئەدایە کردو من زۆر دڵم خۆش بوو کە من هاوکاریە ئاوازم بۆ گۆرانی بێژی هیواداناوە بەڕاستی دووسێ جاریانی تەنان لە ئەداکردنەکانیشە کێشەمانە بوو بیرمە یەکێک لەو کۆپلەی کاڵێ گڵۆپەکانی سەر شەقام لەم بێبورن تو جوانیتان لە جاری دووەمە من بە ئەدای خۆمەم و گڵۆپەکانی سەر شەقام ئەیون نەخێر نابێ ئەوە بڵیت ئەبێ بە عینەن شت بێ لەبەری ئەو گڵۆپەی تۆ باسیەکەی گڵۆپەکانی سەر شەقام نیە گڵۆپە شیرێ درێژەکانە تەنان یعنیەوە یادگاری جوانیشی دروست کرد لە گۆرانەکە تر ئەگەر بێم بە تەفسیلی باسی بکەم ئەمە پەیژەی ئەجەمی پیاڵێن پەیژەی یەکەمی ئەجەمەکەی ئەجەم نەهاوەندی پێڵێن کە لای ئێرانیەکان پێڵێن پەیژەی دڵدار پەیژەیەکی تۆزێ گرانە بۆ گۆرانی بێژانی کورد چونکە پلەی حوتەمی نیوپلە نزم ئەکرێتەوە و تامێکی ماینەری تر ئەیا بە مۆسیقاکە هەر وەکو پەیژەی ڕێمێجەرە بەڵام تەحویلێکی لە دەرەجەی حوتەمی پەیژەکە هەیە بۆیە ناوەکەی گۆڕاوە هەر لە خلالی ئەم پەیژە دوو پەیژەی ماینەری تریشی تێ ئەکەوێ بەڵام لە هەمووی خۆشتر لە ئەخیرە لە کۆپلەی ئەخیرە ئاوازەکە گۆڕێ بۆ پەیژەی عەجەم حیجاز کە شەوق ئەفزاشی پێوترێ لای عەرەبەکان شەوق ئەفزای پێڵێن ئەمە لە دەرەجەی پێنجەم هەبێ بە حیجاز بەڵام هەر لەسەر پەیژەی مەجەرەکە ڕێمەجەرەکە ئەمێنێتەوە ئەمە ئەدای گۆرانی بێژێکی زۆر چاکی هەوێ بۆی بگەڕێتەوە سەر ئەسلی پەیژەکە خۆی بەڵام لە سیاقی ئەمەش دوو جار تەحویلێکی بەیاتی
ناوەندی تری تێئەکەوێ یەکیان بۆ لای ناوەند ئەویکە بۆ سۆلی ناوەند بەڵام بە ڕێگە زانستێکی لە کۆتاییە کە ئەم پێژیان پێژێکی تۆزێ قورسە و پێژەیەکە کە زۆر کەم کەس بە تایبەتی لە ئافرەتانی کورد ئەتوانن ئەدای بکەن ئەویش پەیژەی ئەزەم حیزازە کە شەوق ئەفزاشی پێڵێن لای عەرەب ئەویش لە پلەی پێنجەما بێ بە پەیژەی حیجاز دوایی ئەگەڕێتەوە بۆ پەیژە مێجەرەکە خۆی بەڕاستیەکەی مێجەری ئەسڵەکە ئەچێتەوە سەر پلەی ڕێ زۆر بە سەرکەوتوانەوتی بە ئەمەلیش وتم ئەمەل زۆر دڵم خۆشە کە تۆ توانیت ئەم گۆرانیە بڵیت و بە سەرکەوتوانش هیوادارم بە ئاسی تۆمارکردنە سەرکەوتۆکەی ئاواش تۆمارێکی تەلەڤیزیۆنی بۆ بکەیت. چەند ساڵێکە ئەم گۆرانیە تۆمار کراوە هێشتا کاتیەوە نەبوو بتوانین تەسویری بکەین. لە زانکۆ ئەو کاتی کە من خوێندکار بووم لە لەندەن ئەم ئاوازەم بۆ یەکێک لە مامۆستاکانی زانکۆم لێدا و کە گوێی لێگر وتی بۆ هاتی بۆ زانکۆ بۆ لێرەی منیش بەڕاستی سرم سوڕما لەو پرسیاری وتم ببەخشە بۆوە ئەڵێ وتی تۆ ئەم هەمووە بە جوانی یاریت بە قورگە کردووە ئەم هەموو مێجەرومانەر بەکارهێناوە لە ئیقاعەکی ڤالس و بە تۆ لە مەقام و بەستە ئەڵێ شتێکی زۆر جوانە تۆ پێویستە بۆ نێ لە زانکۆ بیتم ببەخشە مامسەیان من پێویستم بە بڕوانامەکەیەتی بەڕاستی منیش خۆمەزانم بەشی خۆم ئەوە نازانم بەڵام هاتووم بڕوانامەکە بەدەستێنم بەڵام لە هەمان کاتە نوکتێکی خۆش بۆ ئەم ئاوازە دروست بوو لەبەرەوەی لە ئێمە بەردەوام هەموو ڕۆژە گۆرانەکانمان ئینگلیزی بوو لە زانکۆیەکی بەریتانیا من کارەکانمە کرد بڵێن لە زانکۆ دەرسمان نەخوێن کە گۆرانەکانمان ئەبووە وەرکشۆپمان کردای هەموو ڕۆژێ گۆرانەکان مەوت مامۆستاکان چونکە خۆیان هەموو هونەرمەند بوون هەموو گۆرانی بێژ و هەموو ئارتێس بوون ئەگەر ڕخنەیەکیان ببوایە خۆت فیدباکێکیان بدایەتێت نیانە هێش دڵت بشکێت کە من گۆرانی مەوت بە تایبەتی ساڵی یەکەم چەند جارێک مامۆستاکەمان ڕازگۆن لەگەڵ تا بەڵام برینارت ناکەن مامۆستاکەم وتی کە تاوابووم لە گۆرانیتنەکە وتی دەنگە زۆر خۆشە بەڵام ئەو تۆ نەشەرقەی زۆر تایە هەوڵ بە تۆزێ دوورکەوەرەوەلەوە وتم چی بکەم تی تۆزێ دوورکەوەرەوە لە شتە شەرقەکانی خۆتان منیش بڕیارمدا فەیسبوک و دار و بەردم هەمووی داخستووەمانە بۆی تەنها ئاگام لە بەرهەم ئەنگلیزەکان بێ و هیچی تر پێش ئەوەی بینە تۆمارکردنی ئەم گۆرانیە پێویستمان بە ئازفتارێک بوو منیش کە گەڕاینەوە کوردستان وتم بە ستۆدیۆم دووتیان ئازفتار ناناسیم میشتم زەلامێکە ناسم ئازفتار تیان تەکیدی لە سلێمانیان نێوتم پامنەی ناسم منیش یەکێک لەو هاوڕێیانە کە کتوانە خۆشیدی بەڕێز بوو هاوڕێمان بوو ئازفکەمان چە بۆ وەختی خۆی لە پەیمانگای هونەر جوانەکان نامەیەکی دوور و درێژم بۆ نووسی حەزم لە ئەسفیتی و حەزەکەم کارێک لەگەڵ تۆیا بکەم ئەمانە پێویستمان بە سۆڵۆیەکی تارە نامەکەی خوێندەوە دوایی زۆر بە دەبێکی جوانەوە وتی زۆر سپاس ئەمەل خان شانازێ بۆ من کار لەگەڵ جەنابتان بکەم بەڵام بەداخەوە من ئازفتار نیم کە دوایی دەبڵچەکی فەیسبووکەکەیم کردەوە ڕاستەکە ئەو لە کەمانچۆ چوەتە سەر ئامێرێکی تر نەکتار لەوەیە زانیم کە من هەڵەیەکی گەورەم کردووە دەبێ بەڵێ لە زانکۆیە کارە ئینگلیزیەکانە خوێنم نەدەبوو ئاوا بۆ شێوێ لە کوردی دوورکەومەوە لەبەرەوە بڕیاری ئەوەمدا لە قۆناغی دووەمەوە کارەکانم هەم لە کوردیەوە و هەم تێکەڵی ئینگلیزی بێ هەر بەو هۆیەوە چەند گۆرانیەکەم کردووە مەسەڵەن ئەو قاڵبانێک کە کردومە لە زانکۆ چەند گۆرانیەکەم کردووە نیوەی ئینگلیزیە و نیوەی کوردی هەر بۆی ئەرشیف و بۆی قاڵبەکانیش لام بمێنێتەوە زۆر سپاسی مامسە سەلاحەکەم زۆر سپاسی بۆ ئەو ڕۆژانەی کە بەردەوام لێم تووڕا بوو لە ناوستۆدیا کە ئەداکەم تێر و تەسەل نەبوو بەدڵی ئەو بەڵام سپاس بخوایە کارەکە زۆر جوان دەرچوو بەڵکو بەدڵی خۆی بوو ئەدای خۆمم خستۆتە سەر ئێمە لەوانەیە لای کاری خۆمانمان زۆر بەدڵ نەبێ بەڵام کە من زۆر ئەوە زیاتر دڵخۆشی کردم کە یەکێ لە مامۆستا ئینگلیزیەکانم ڕێیس قسمی زانکۆمان بوو کە گوێی لە گۆرانەکە بوو زۆر بە جوانی پێوتنتی پێویست ناکات تۆ لێرە بی لەبەرەوەی تۆ خۆت ئۆڕێدی هونەرمەندی گۆرانی بێژی